بەڕوونی لە یەکێک لە بەرنامەکانی ڕابردوومانە باسی ئەومان کرد کە ڕەمەزان و ڕۆژوگرتن تەواو سروتێکی ڕۆحی مرۆڤە بەشە هەرە کەمەکەی ئەو بەشەیە کە تۆ لە دیوی دەرەوە پیشانیەیت کە تۆ ئاو ناخۆی کە تۆ نان ناخۆی بەڵام هێزە گەورەکە و ناوەڕۆکە گەورەکەی ئەوەیە کە لە ناوی خۆتا چیە گوزەرێ. ئێستا سەردەمی سۆشیال میدیایە و بمانێ و نەمانەوێ عیبادەت و ئیتاعەتەکانیش شۆڕ بوونەتەوە ناو ئەم مۆبایلە. جا بەڕاستی ئەم شۆمەیە گفتوگۆ لەسەر ئەوە بکەم ئایا ئەو سروتە ڕۆحیەی کە پەیوەندی بە ناخی خۆمانەوە هەیە ئاساییە نمایشیکەین لە سۆشیال میدیا و ئەگەر نمایشمان کرد پلەی عیبادیەکەمان بەرزە بێتەوە یان بە پێچەوانەوە باش نییە. حیکمەتی ڕۆژوگرتن ئەمەم زۆر مەبەستە دووبارەی کەمەوە و من لەو بەرنامەیە زۆر خۆم فێر بووم کە مامۆسایان وتیان چۆنی باسیەوەیان کرد کە تەواو پەیوەندی بە ناخی خۆتەوە هەیە بەڵام مۆبایل تۆزێک دوورە لە ناخەوە. مامۆسا بەخێربی داڵغن لێ یابووی لە قسەکانە کردە تۆ تابلێتێکی شێپێ هەر جگەل لەمەش تۆزێ حەزە هەستەکەم لە تەکنۆلۆژیا شتی وایە. بەڵە ڕاستە وەڵاهی بابەتی تەکنۆلۆژیا شتێکە من تەمەنێک لەگەڵ یا خەریک بووم هەر سەرەتای هاتنی کۆمپیوتەر من هەر لە سەرەتاوە تێکەڵ بووم لەگەڵی بووە سەرەتای هاتنی ئینتەرنێتی ساڵی 2000 یەکسەر بە خێرایی ینی لەگەڵ یا زوو لەگەڵ شتەکان ئابدەیت حەزە لێ ئێستەکەم بەردەوام ئەرەوەڵا ماوەیەک مسەڵحی کۆمپیوتەر بوومە ئیش لە تەکنۆلۆژیا کردووە بەڵێ ئیشم لێ کردووە ئەرەوەڵا باشە دەی زۆر بەڕوونی لەو بەرنامەیە باسیۆمان کرد کە ڕۆژوو حکمەتی ڕۆژوو ئەوەیە کە تۆ بیبیتە ناو خۆتەوە و مامۆسا زۆر جوان باسیەوەی کرد کە ڕەمەزان لەو شکڵەی دەرەوەی بێنینە دەرەوە مامۆسایەک دانیشێ بە ئاو ئەشکێ بە ڕۆژۆکەوە بە دەستنوێژەکەوە بچینە ناوەوە. ئەم ناوەیە ئێستا وەک لەوەی کە جیاواز لەوەی کە شکڵێکی دەروی شۆمان هەیە ئێمە هاتوین لە سۆشیال میدیاشە ڕەمەزان بە جۆرێک لە جۆرەکان بازارگەرمی پێەکەین بۆ خۆمان. ئەمە چۆنە؟ مامۆسانی بەڕێز من پێشتر تەعاان کە فەیسبوک و شتمان بەکارە هێنا وەسایلی تەکنۆلۆژیامانە منێرە و کاتانەیش هەر لە سەرەتاوە پێم وا بوو کە جۆرە لە جۆرەکان خەڵک خەریکی خۆنواندنە لە فەیسبوک و ئەمانە حتا کاتی خۆی مەقالێکم نووسین و وتارێک لە بابەتەکە بە ناوی فریشتەکانی فەیسبوک ئەچیتە ناو پرۆفایلی کەسێکەوە سیرەکەی ئەمە دنیایەکە لە خواناسی لە عبودیەت بەردەوام زکری بەدەما بەردەوام بیری خەڵک دێنێتەوە کە خوا بناسن کە دوور بن لە خراپەکاری کە ینی بڕە فەیسبوکەکەی ئەمە ئیتر فۆزەیلی کوڕ عیازە ئەمە فریشتەیەکە مەلایکەیەکە هەندێک لەوانە کاتێک لە نزیک وەناسی سیرەکەی لە واقع زۆر دوورن لەمەیە یعنی بەسەر بۆمە لەگەڵ دایک و باوکیانە بینیان زۆر خراپە لەگەڵ ژن و ماڵیا دنیایەک یعنی جاری وایە مەوزوعێکی لەسەر بابەتێک کە خۆی ڕێک بە عەمەلی لە ناو واقع دژی ئەو بابەتەیە. بۆیە قسەکردن لە بابەتی عبودیەت بابەتێکی خاڵصە لە بین خۆت و خوای گەورە مهرەبان. ئەگەر مرۆڤ خوا لە قورئانە فەرمێ ئەلا لله الدین الخالص یعنی دین بۆ خوای گەورە مهرەبان تەنیا ئەوەی کە بۆ خوای وێ للهی پێش قستووە لەسەری چکە للهی خەبەرە کاتی خەبەر پێش کەوت لەسەر مبتدە لە زمانی عەرەبیە معنای تەخسیسەدا یعنی دینێک کە خاڵص و پوختەبێ ئەوە بۆ خوایە غەیری ئەوە هیچ دینێکی تر ئەو دینانەی کە پۆخڵەواتە کەشتی تری تێکەڵە کە ڕیایی تێکەڵە خوای گەورە مهرەبان قبوڵی ناکات. لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری مسلم ڕوایەتیەکە خوای گەورە مهرەبان لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ ئەنا ئەغنى الشركاء من عمل عملا أشرك فيه أحدا غيري تركته وشركه. ئەفەرمێ من لە هەموو ئەوانەی کە ئەیکەنە شەریکم دەوڵەمەندترم هەر کەسێک هەر کردەوەیەک بکە کەسێکی تر بکاتە شەریکم هەر کەسێک بێ خۆی و شرکەکەی واز لێ دێنم. زان کێی کردووە طبعا ئەمە کۆمەڵێک ئەحادیثمانەیە ئەمەمان بۆ ڕوو نەکاتەوە. یەکێک لەوانە
أنسي كوري مالك جرته ولا إمامي هيثمي لمجمع زوايدا جرته فمن الروج قيامتها زلامي وای هێنن باری کتێبەکەی عمل و کردەوەی چاکی هێناوە زۆر گەورەیە وەکو شاخ وایە ئەیهێنن لاپڕ بە لاپڕ هەڵێدە نووسراوە ئەمە نوێژی کرد ئەمە ڕۆژووی گرت ئەمە ئەفەرمێت لە حەدیسەکە فەرمێ ختمی لەسەر درا و مەلایکەکان هەمویان نووسیوە کردەوەکان بووی ئەفەرمێ کاتێ ئیخەنە بەردەستی خوای گەورە میهرەبان خوا لە حەدیسەکە و ئەفەرمێ خوای گەورەمان فەرمێ ئەو کردەوە لادەن ئەوە لادەن ئەو وەرناگرم ئەوە وەرناگرم ئەو وەرناگرم حتاکو وای لێتێ سەحیفەکە خەریکە هیچ شتیان نەماوە ئەڵێ پێی خوای گەورە میهرەبان فەرمێ ئەوە لەبەر من نەکراوە هەر هەمووی لادەن ئەڵێ مەلایکەکە ئەترسێ دڵی ڕائەچەڵەکێ ئەڵێ وعیزەتیکە یا ڕەب ما رأينا إلا خيرا أي پروردگار سوێن بەخۆی ئێمە درۆمان نەکرو ئەم پیاوە ئەم ئیشانەی کردووە فەرمێ ئەوانەی بۆ من نەکردووە ئێوە نەتانزانیوە هیچیان وەرناگرم ئەڵێ مەلایکەکە هەوە ڕووەرەگیرێ وەڵای ئەڵێ بؤسا لەک ئەلیغەیر الله كنت تعمل قڕ بەسەرت من بۆتم نووسیوە تۆ بۆی بۆ غێری خوا کردو ئەم کارت کردووە کردەوەکە وای لێ دێت کە مەلایکەکە ئەیخاتە لاوە لە حەدیثێکی ترە بۆ ڕوونبوونەوەی ئەمە لصحيح مسلمات وأبو هريرة جرت وفرمي بيغمبري خوا صلاة وسلام خوالة سربيا فرمي للرجي قيامتها سيكس لواني كوا أجري جهنم يعني بيخ وشكر لا سرتها وسي طبقا هيك من تسعر بهم النار تسعر بهم النار للرجي قيامتها سي طبقة خوي قريم يربان أجري يعني بيخ وشكر سرتها أجرك وعندما ده كينا معنا كافر كان فرعون يستو تشاوريكي چاوەڕێ و ناوانم کە تۆ باسیەکەی مەسەلەن فێرعەون و کافر و بەڵێ وایە ئەفەرمێ یەکێکیان قورئان خوێنە ئەی هاوار یەکێکیان کابرایەکە سەدەقەی و خێری زۆر کردووە یەکێکیانە خۆی لە پێناوی خۆدا تەکوشت ئەم سیانە ئاگری جەهەنمیان پێگەرمەکری کێن باسیەکە حەدیسەکە لە صحیح مسلمایە ئەفەرمێ کەسەکە بانگەکە یەکەم کەس بانگەکات کەسێکی صاحب قورئانە پێی ئەڵێ بەندەکەم تۆ چیت کرد لە دنیا ئەڵێ پەروەردگار من چوون فێری قورئان بوو قورئان مە خوێن شەو ڕۆژ خەریکی قورئان خوێندن بووم خەریکی قورئان بووە کردەوەی ژیانم بۆ ڕازی بوونی تۆ ئەم کارەمە کرد خوا پێ ئەفەرمێ کەذەبت درۆکەی ئەوە بۆیە ئەتخوێن پێت بێژن قارێ فەرمێ ڕای بکێشن بەسەر دەم و چاوە ڕای کێشن و خەنە ناو جەهەنەم بۆ گەرمکردنی دۆزەخ فەرمێ دووهەمێکێکی تر بانگەکە پێڵە چیت کردو ئەڵێ پەروەردگار تۆ منت دەوڵەمەند کرد لە دنیا پارە و ماڵە خۆشەویستەکەم لە ماڵم دەرەکرد ئەم بەخشیە فەقیر و خەڵکێک کە پێویستیان بە پارە بوو خوا لەبەر خاتری تۆ کردم خوا فەرمێ کەذەبت درۆکەی ئەو بۆیە کردت لەبەرەوە بێژن بەخوا کەسێکی خێرەومەند و دەستکراوەیە فەرمێ لەسەر دەم و چاوی ڕایە کێشنەی خەنە ناو دۆزەخ یەکێکی تر بانگەکەن ئەڵێ تۆ چیت کرد ئەڵێ پەروەردگار گیانم چەندێ خۆشەویستە لەبەر خاتری ڕەزای تۆ گیانی خۆم بەخشیە دینەکەت خوا فەرمێ کەذەبت درۆکەی ئەوە بۆیە کردت لەبەرەوە پێت بڵێن زیرەک بوو ئافەرم زۆر بەجەرگ بوو ئەفەرمێ بەسەر دەم و چاوی ڕایە کێشنەی خەنە ناو دۆزەخ ئەوانە ئاگری دۆزەخیان پێ خۆشەکری چ بەدبەختیەکە یعنی ئەو کەسە مردووە لە دنیا کەس نەیزانیوە ئەسڵەن مەلایکەکان نەیانزانیوە ئەمە ڕازناکە یعنی لە ناو خەڵک ئیسە بزانە خەڵک چەند ناوی بووە و خەڵک جا لە حەدیسەکە فەرمی ئەڵێ وەقەد قیل تۆ پاداشی خۆت وەرگرتووە تۆ بۆ نەتکرد پێت بێژن زیرەکە خەڵک پێت هێوت زیرە لەم دنیا وەرەگرت وەرتگرت پاداشی خۆت وەرگرتەوە پاداشت لێرە نییە بڕۆ ناو دۆزە ئەم بابەت ئەمە کوێی هەڵبەتە من نەزانم ئەمە کوێی لەم دنیاە کە ئێمە باسمان کرد یعنی ئەتوانی بڵێ ئەم دنیای سەر شاشەیە ئەم جۆرە ئیتاعەت و ئەم جۆرە خێرکردن و ئەم جۆرە نمایشکردنە طبعا کاک دەروا پەنامان با لەم نەوعانەی تیا بێت ئەم بابەتەیەکێکە لەو بابەتانی کە من ڕۆژانە زۆر لێ ترس وەنیە ئەو کەسانی کە بەرەنگاری ئەمە بنەوە بانخوازەکان یەکە منتیا من دایما متخوایە خەڵکت بەوە تاقی نەکردوێتەوە ئێمەت بەوە تاقی کردوێتەوە بەردەوام لە بەرچاوی خەڵکین گریانمان بێ عیبادەتمان بێ نوێژ و تاعەتمان بێ قسەکردنمان بێ گشتی لە بەرچاوی خەڵکە تۆ بێژی ئێمە لەوانە نەبین لە ڕۆژی قیامەتە بڵێن تۆ پاداشت لە دنیا وەرگرتووە بەدبەخت ئەو کەسەیە کە ئەم خوا بەمە تاقی نەکردوێتەوە دێ خۆی تاقیەکاتۆ بەمە دێ خۆی خاتە بەرچاوی خەڵک سۆشیال میدیا هاکاتە چۆن خۆی بنوێنە لە بەرچاوی خەڵک دەرکێ بێژن پیاوێکی ساڵح قسەیەک هات دکتۆر لە ڕەنگە تۆ شارەزاتر بیت لەسەر ئەوەی کە وا بزانم لە ساڵانی ئایندا وێنەگرتن لە ناو
حرەمی مەکە قەدەغا ئەکرێ نازانم تۆزێک لە سوۆسیال میدیا و شتێکی وا بڵاو بۆ تشتكي وصاب بلا بوا وحتى صالين رابردو دجي من بخوج العمر بوم يعني كان جهاجي مديت يعني بوليسي هبو او جماعتي هيئة الامر بالمعروف والنهي عن المنكر هبو هن تلفون وموبايل اللي ددان يعني او ددان ديار كرن باشە هەڵبەتە پێچی لەناو ئەو دنیاشا هەیە یعنی کوا جاران ئەم هەموو حاجی ئەچوو بۆ حەج و ئەچوو بۆ ئەمڕۆ ئەچوو بۆ ئەوە مخابن كاك درون أوا يعني حقيقة سود وفايدة أو عبادة ونضادك يعني سيداي جاسم زور جواني قوت يعني أوا تركيزي كرسر يك نقطة زور أساسية يعني ما حمن أستام أوقع عبادة دكن قالك سؤالك زور جرينجي هيا آيا أو عبادتي قبول دبيانا من الميجي دك من روجي دك من حج دك من صداقة دك من عمرة دك من قرآن خوينم قرآن دخوينم يعني برسياري هري جورا أو آيا أو عبادتي من قبول بويانا شرطي يكم شرطي أساسي بو قبول كرني عمل إخلاصي أو عمل بو خدي تعالى يوقع شوا سيداي جاسم فرموي جبروية كي قاعدة كي فقهاء هي بناء سر أوقع كومي حديثي جو سيداي جاسم آنين بيجن الإخلاص سر الخلاص إخلاصي عمل بوخاي جورا أو سري أساسية أو سبب وسدمي سراكية بو خاطري قلت عملي تبي قبول كرن مخابن إيرو ماد بينن عبادتي ما لسا السوشيال ميديا لحج وعمره وقت آني زمان زور جاري هيا بجهتك واجد كي تميز بك إنسانك نورمالة اعتيادية طبيعية نورمالة كاميرا تسر يكسر دكي جريان ودعاء دكي ونظام شاوان دكي حقا أو قيمة عبادة سفك دكي دي شعبي خلقي ده أصلي مسألة جو نبوي رنجي به باشە دەوەرەوە سەر ئەو شوێنی کە ڕۆژوگرتن تۆزێ بابێنینەوە سەر ڕۆژوگرتن ێسا ڕۆژوگرتن چۆتە ناو شاشەی مۆبایلەکەەوە خێرەکان کورە سەر سفرەکان کورە وام کرد چوین بۆ ماڵی فلان کەس ئەمەمان کرد ڕۆژووی ئەم ڕۆژمان شکان یعنی سيداي جاسم أظن دكم دهيني بو حديثك آني الزمان سر موضوعي روجي قرتن بو بري چند روجا بو نازم روجك آني الزمان حديثك يعني بيخمر عليه الصلاة والسلام هيا وقت يقود يعني سر حديثي قدسي سر زماني خواي قورا انه حمو عملي ابن آدم جيريا كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به إلا الروجي قرتن بو منا ومن أو قيمتي دزانم يعني سببي ويناتشيا سببي يجبرقو موضوعك فشارتيا موضوعك إخلاصك دنا بين إنسان وخواي قوراي مزندا جبر فيكي راستي وقتي درباسكرني أو عبادته أو عملي تشاك أو عملي صالح لسا السوشيال ميديا قيمتي أو عمل دادخي إنسان توشي موضوعي إخلاصي دبي أو كما حديثي جو سيداي جاسم قلت موضوعك درخ ديا يعني أواتشيا موضوعي رياء وبيخبر عليه الصلاة والسلام اللي بيجي أخوف ما أخاف عليكم الشرك الأصغر تشتي هري جو من الترسم اللي سروا جو انتوشي شركي أصغر بس دكتور هر جو عفومك أخسر شكي خسك لدى ما بشكر به إيه هالريايتي أكوي أي تو أمشت بوك ما أنا بودت بيجم أو هالرياء دي كفيج بالجو رياء شركي أصغر كاتي جو أو عمل درباسي أسر سوشيال ميديا دبي خو قردك خو بدي ديار كرن بو خاطر ما بوش دي ديار كرن بو خلق بيجي والله ما شاء الله عبادتك زور جواندك والله ما شاء الله أمر العمر أصلي عبادة خفاء وشارتية سرية كاك درون حديثي بيخبر عليه الصلاة والسلام هي دي بيجي حفظ صنفي بشر حفظ صنفي إنسان روجي قيامة بن سيبري عرش خواي قورنا 7 يظلهم الله تحت ظله يوم لا ظل إلا ظله حفظ صنفي بشر دكفنا بن سيبري عرش خواي دودون واكسا رجل تصدق بصدقة مروفكي صدقكي دايا حتى قو دستي شاب نازاني دستي رستي شاوت چدايا چقب إمكان دايا إستا ما $1 ددن ما دي ريالي ددن يكسر فيديو دقرن أو إهانة رسمي كابرا ومالباطي دقرن إهانة يدبن شرمزاري أو إنسانة لسرحمو سوشيال ميديا دكن إيدوام دبي ورجل ذكر الله خاليا بياوكي ذكري خواي قوردكي فشارتي دوري خلق بو خاطري قو أو إخلاصها هابيج برفي يكي راستي أصلي عمل أو قو فشارتي بدوري سوشيال ميديا بي علي زين العابدين بن الحسين نفي بيخنبر عليه الصلاة والسلام المدينة منور جياني ذكر أي إنسان بربياني استاكاتي سوشيال ميديا وتلفزيون ميكروفوني القلتها باتشوبا سؤالي شقام جعدة سؤالي بكي ناريني تال زين العابدين شونا زين العابدين شونا حموكس دقوت زين العابدين مروبكي قسيسة بخيلة نمردة
كاتي روجي وفاتي كريا دبيجن نيفي مدينة منور برسيمايا برجو اكتشاف كرنجو او كابرا بشاف بدزيد تشو خزمته خباطي خل ذكر جانمو ارو او نا حمد جهاندا مالي خل كاسي جينات زاني شخوا يعني قسمك علماء ما هيا دبيجي شون هر انسانك ما هيا عيبك هيا جنهك هيا خلق نازاني فشارت يا خواي قورت تاني دزاني تبي برا ولو عملك صالح وجهها ليكن لكم خبيئة من العمل الصالح أو عملي صالح قلت كريا صادة تام بخواي قوربي تكست بي نزاني بيش برفي يكي أصلي عمل مروفي مسلمان وقت يقو كاركي ديكي لميش بروجي قرتن بحج بصدقة بهرتشتيها بي أصلي عمل قو بدزيبي بخفاء بنهش كربي آية القرآن بيروزي أو نقطة دي ديار كرند إن تبدو الصدقات فنعم ما هي أجر كاتي آلي كاريك دا صدقك دا زكاتك هشكركر باشا أجر بمقصدي أو بيج بو خاطر تشجيع خلق وإن تخفوها وتؤتوها الفقراء أجر ونفشر ونبدزي بدنا فقيرة فهو خير لكم أو هري باشتر بوا فربوفية كراستي أصلي عمل مروفي مسلمان بدزي بكم بداخوا سوشيال ميديا قيمتي عملي مسلمان تكبريا أو شعور أو هستي مروفي مسلمان قالك بكي لا دبوا أو خشوعي مروفي مسلمان قالك تيدا جياني بكي أو حالتي روحاني قوخاني روجي قرتن بي لميش بي صدقة بي عبادات بي قاربي كنترولي جياني إنسان بكي ما قلت تقوى أو مروفي ضبطي بكي أو ضبطة قالك تشتكي بدزي بين توخوهي قوردة أجل كتا ناف جفاكي ذا توشي موضوعي إخلاص دبي توشي موضوعي الرياء دبي وقو سيداي جاسم جي حديثي بيخمبر عليه الصلاة والسلام أين الزمان روجي قيامت دتشي بشتي أوقا تعب بشتي أوقا وسطاندن بشتي أوقا مانديبون بشتي قوخو محروم كرش قالك لذته متاع دنياي دتشي ويدا قمروفكي مفلسة أوقا عملي وينا بر هوا دتشو بر باتشو بر تلفتشو بقيمة ما باشا إسا والله ممنون برسارم لا هردوكتان هي دواوي لاي خاني هاتمو بۆی کەوێنەکە وازەحکەین من بۆ من پرسیارە ئەوە ئەتان لێ پرسم هەردووکتان وەڵامان بنەوە ئەوەی کە ئەچێ بۆ حەج و ئەمرە و ئێستا بووە بە جۆرێک لە ڕۆتین وێنە بڵاوەکاتەوە لەوێ کاریگەری لەسەر خێر و سەدەقەی یا کاریگەری لەسەر ئەو فەرزە ئابێت یا نابێت و بڵاوی بکاتەوە باشە یا بڵاوی نەکاتەوە باشە هەردووکتان دوای وەڵام من بنەوە بەخێر بی قوربانی هەلە خۆمەڵم بەخێر بی لەوە خۆشترە بەخێری دەردی وەختێ سڵاوی کەسێکەکەی پەیامێکی جوان و پێدا وەختی خێراتنی کەسێکەکەی پەیامێکی جوانی پێدا لە خۆی وە قەرزار بووە بێ سپاسێکی پاسێکی شفکە جارێک بەرنامەی پار بووت هەردێک جار ئێمە کە قسە نامێنێ شتێکڵێ لە خزمەت وەڵاهی قسەی هەردوو مامۆستا ئەوەندە جوان و شیرین و ئەگەر من هەر قسەیش نەکەم ڕازیم ڕاستیەکەیان خستە بەرچاو بەڵام لە ڕووی دەروونناسی چۆ پرسیارێک دروستە بێ ئەی بۆ خەڵک نمایشەکە ئەوە ڕاستیەکە زۆر لە ئەی خەڵک بۆ نمایشەکە باش ئەسەن مرۆڤ بوونەوەرێکە حەز لە نمایشکردنەکە یعنی ئەگەر من گۆرانی بێژ بم تەنیا یەک وەخت بۆ خۆم گۆرانیێژم ئەوش لە حماما بم ئەنا ئەگەر خەڵک نەبن گوێبورن لە دەنگی من بۆ گۆرانی بێژم وامان لێ هاتووە خەڵک دیاری ئەکات دروستین یا غەڵەتین ئەگەر خۆشمان بزانین غەڵەتن خەڵک چەپڵەمان بۆ لێبداژین دروستین ئێوە نیە خەڵک چەپڵەمان بۆ لێدا لە ڕووی دەروونناسیۆ مرۆڤ بوونەوەرێکی نمایشکارە بازووی بێت حەزیەکان نیشانی بدات پارەی بێ حەزیەکان نیشانی بدات دەنگی لە هەموو مرۆڤێکە حەز مەگەر خۆی ڕاگر خۆی بەری خۆی بگرێت ئەنا چتەکەی واتیە وەکی حەزی ئاو خواردنوە لە گشت مرۆڤێکە مەگەر مرۆڤێک بێژێ بە ڕۆژوم نایخۆ ئەگەرنە ئەو حەزی نمایشکردنە لە سەدا سەدی مرۆڤەکان ئەگەر نەبێ سەدانەوە دوونۆ دڵنیا بە هەیە ئەوەش کە وەڵامەوتم نییە ئەوانەی دەروونگەران حەز لە ناوی خۆابوونەکەن کەمتر حەزەکەن نمایش بکەن ئەویش نمایشێکە بۆ خۆکردن کە ێژێ ناچمە ناوی خەڵکو باواز لەوە بێرین چون ئەگەر ئەوە دیاری بکەم زۆر زەحمەتە لێرە لێی دەرباز بم خەڵک حەزەکە نمایش بکات و ئەو چتەی هەیەی حەزیەکان نمایش بکات نەک ئەو چتەی نیەتی جیهانیش ئەمەی زانیوە لەم جیهانی مەسرفگراییە پەڕووباڵی خستێ لە
هەر هیچ نەبێت لەسەر پرۆفایلەکە وێنەیەکی خۆمانمانداناوە چەندێ هەوڵماندا وێنەیەک دابنین بە جوانترین شێوە ئێمە نیشان بدات ئەوەی کە ڕووکەشە نەک ناخمان ئەگەر وێنەیەک درۆزنی من تونند و تێژی من نیشان بدات هەرگیز نایڵم بچێتە سەر شاشە بۆیە ئەم شاشە کە ئەمڕۆ هەمومان کاتێکی زۆری تیا بەسرەبین شاشەیەکە بە زەعمی خۆمان و بە عەقڵی خۆمان جوانترینەکانی خۆمانیتیان نمایشەکەین و ئەبێ ئاگایش بین خەڵکیش جوانترینەکەی خۆی تیان نمایشکرێ بۆیە تۆ هەمیشە هەی لە بەراوردا تەکی خەڵکی ترە من چۆن لەو جوانتر بم بۆیە هەمیشە هەوڵەدەی لە بەرچاوی خەڵک لەبەر کۆمنتی خەڵک لەبەر لایکی خەڵک شتێک دابنەی زۆرینەی بۆ بێت و ئەمە لە خۆی دووپامینە دابێتەوە وەکو ڕێک وەکو ئالوودەبوونە حەزی دێکەی دە پۆست کردووە یەکێ 500,000 ویوی بوێ پۆستی 11 هەموو کە 300,000 ویوی هەبێت تااقەتی 300,000ش زۆرە وەلێ تۆ بێت تااقەتیێژەوە چێ جەماوەرەکە دووری گرتێ ئەوە چێ گوێم بۆ ناگرن با بێنمێ نوکتەیەکیش با بە نوکتە بڕۆین ژێ کابرای نوێژێ کرد جەماعەتێکی ڕوانیان جوان نوێژەکە دەستیان کرە وەسفکردنی وتیان ماشەڵڵا لەو ڕوکوع و سوجودە لەو تومەئنینە لەو تەمەرکوزە ئیتە هەر باسییان گوتیان کوڕەمە دەستچیوە لە ڕێخۆ خەڵکی ژیارمەتیەکە ئیتر هەر وەسفیانە کرد بێت تااقەت و بوو خۆی لە بانی نوێژەکەوتی لە بیرتان نەچێ ئەمە ڕۆژشت ئێمە بپرسین مەبەست لە عیبادەت وەرزش متالعە چییە؟ ئینسان متالعەکە بۆ تێگەشتووی زیاد بێت بەرادەرێکم وتی تەکی یەکێکە هەرکمان متالعەمانە کرد ئەویش ئەها وەلێ نەیە خوندۆ کتێوی وردوە دە سۆجا لە سەردەمی ئەمە ڕسم و لە دەرۆ کتێبمانە ڕێژمانە وتی تمەزە دڵی واوە کچێکەوە بە مەگەرەکێ بێژە خوێنەوارم کچەکەی خەڵەتان یعنی فۆرمی نمایشکردن هەر هەبووە بەڵام ئێستا ئەمە زەقی کردوەوە نمایشی بە خوێنەواری ئەکرد وشە قەڵەوەکان ئەگزیستانسیالیسم مارکسیسم ئەمانەی لەبەر کردو و بیانێژێ لە مەجلسەکانە و کتێبیی بەدەسە و ژنەکەی خواست ژنەکە لەو لا پیاوی تێگەیشتی گەرەک و ڕوانی هیچ تێگەیشتنێکی نییە تڵاقی لێسن ئەوە کەیتر کە نمایشی نەکرد دا ئەنشت و ئەی خوندۆ بوو بە کەسایەتیەک لەو لا چوە داوای منەتی برد و شوویی پێکرد ئەمە لە متالعە هەمووی زانکۆکان ژووری خوێندنەوەیان هەیە ژووری سایلنتیانیش هەیە کە لەوێ ئەبێ کەس چرپەی لێوەنێت چون تۆ تەرکیزە گەرەکە بۆ خوێندنەوە بۆ تێگەیشتن عیبادەتی ژێکێ لەوانەسە ژووری تایبەتی خۆی گەرەکە لە بێدەنگی و لە خەڵوەتا تۆ لە عیبادەتا سێچ بە دوای ئاگەڕی پەیوەندی تێکی خوایەکە ڕاز و نیازەکەی لەو پەیوەندیەتێکیا بە ئیخلاس و قسەی تەکا بکەی و ئارامیەک لە بەرای هەموو کەسێکە ڕوو بکاتە خۆ تۆ لەو ژاوەژا و قاڵەقەڵات ترستە لایک و کۆمنتەکان کەم بێتەوە کامێرەکە وەک خۆی نەگرێ کام چاوەکانان لەسەر هەر هیچ نەبێت لە ئاقل نیوی قەلەقیەکە ناژم عیبادەتی نەکرە ڕیاکرەوە لە نیوی ڕەنگە لە دەست بدەیت چون ئەترسی کامێرە جوان نەگرێ یا خەڵک ئیسا چیم لەسەرێژن ئەوە یەکێک سەری سفرە خوان ئیسا بینێک بووە باو لەم کوردستانی خۆمانە هەرکێ میوانەیەکێ کرد بەر لەوە دەستبوون بە خواردنەکان وێنەیەکێ کرد لە کاتی خواردنی چاوێنیان ڕجا بەڵاویان نەکرێکە کەوچی بەم لای دەمیاچوە یەکێ بەو لایەکە تیکە قەڵەویرتێ یەکێ دەمی لار بووە وردە گەیشتین بەو قەناعەتە توخوارە کتێ لە کاتی خواردنەکە ئەمەیگرن گەیشتین بەو قەناعەتە ئەم وێنە لەسەر سفرەیری تۆ ڕووخاندنی منە نمایشی خۆتی پێوەکەی بە بچووکردنەوەی ئەمە چیمدا پیان و چیان خوارد و با خەڵکی شاید بێ ئیسا وای لێ هاتووە ئەیبمان لێ تێ میێوانمان تێت وێنە بگرین چون نەفسی میێوانی بە یەکۆ دانیشتن و یەکتر لاوانە نەک خواردنەکە و چتەکان بیخەیتە بەرچاو بۆیە ئیسا بینی هەمە نمایشکردنی سفرەخوانیشمان لابرد نمایشی سفرەخوار بن نەبێ بە قسەیەک ئێمەمانانیش ینی کاریگەریمان هەبوو هەر بەرنامەکانی خۆمان کە لەسەر و بابەتە زۆر قسەمان کردو ئەگەر ئەم بەرنامەیچە بۆ تێگەیشتن نەبێ بۆ خەریکی نەیکەین بۆ خەریکین کاتی خەڵکەوە ئێمەش خۆ خەریکی نمایشکردنین نمایشی زانستێکەکەین چون ماومە بێ بێم بگەێمەوێچە کە نمایش ڕەواز هەمیشە نمایش بەتاڵ نییە ئێمە لە جێگەیەکە نمایشی قارەمانەکانمانەکەین نمایشی لێ هاتوویەکەین نمایشی لێ بوردەیەکەین بەڵام کەسەکە خەریکی نمایش نەوە خەریکی مەسەن وەرزشوانێکی کورد عەلەمی کوردستان ئەواتەبان لە کێبڕکەیەکی جیهانیە پێویست ناکە نمایشی بکەین شانازی پێ بکەین پێویست ناکە گەنجەکانمان بزان بڵێ ئێمەش ئەتوانین لە ئاستی جیهانیە ئەگەر چەکی ئاتۆممانیە خۆ عەقڵمان پێ خۆزانینمان پێ خۆ ئەدەبمان پێ بۆچی نمایشی زاخۆ نەکەین بەو هەموو بووکەش و شەخصیانە ناوی ئەو ساحەوە و کوردیان وەک کردە یەکەمین جەماوەرێکە لە وەرزشە چاوی واوە نەخۆشەکانی چوو
ئەبێن نمایشیش بکەین بەڵام ئەبێن نمایشەکە فەرعوێ بەر ئامانجەکە وەکو مامۆسا لە بەرنمەیەکاوتی ئێمە کەرەسەمان هەوێ و ئامانجیشمانەیە نمایش نابێت ئامانج بێت ئەبێ کەرەسە ئەخلاق بێت عیبادەت بێت ئامانج ئەخلاق بێت عیبادەت بێت تێگەیشتن بێت با نمایشیش کەسێک بیکات مەسڵان ئەگەر وێنەی ئایلان کوردی نەگیریایە ئەو هەموو پەنابەرە جێوە لە ئەوروپا هەمویان ئەعدام نەکریان بۆیە نمایش وەختێکە کاتی نمایش و پێویستە ئەگەر تۆ هەموو ساڵێک حەج ئەکرێت گەورەترین عیبادەتی مسلمانان حەجە ئەگەر تۆ مەناسکی حەج نەخەیتە بەرچاوی ئەو خەڵکە و عەزەمەتی ئەوە نەخەیتە بەرچاوی ئەو خەڵکە کەسێکە لەم دوورەوە لە کوێرە دێهاتێکا دانیشتووە و دڵخۆشە بەوەی مسلمانە ئەو هوڤیەتی جەمعی کەسایەتی جەمعیە دروستە بێت ئەگەر نمایشی شەڕوانێک نەکەی پێشمەرگەیەک نەکەی نمایشی مامۆستایەک نەکەی ئەو هەستەنەتەوەیانە چۆن دروستە بێت سەردەمەکە سەردەمی نمایشەوە لێ وریابین نمایشی ڕاستیەکان بکەین نەک ڕیا هێمە ترسی ئەوەمانە عیبادەتێک عیبادەتکارەکە خۆی نمایشی بکات تووشی ڕیا بووێت ئەنا ئەو بە ئیخلاس و خەریکە عیبادەتەکە یەکێک لە دوورە ئەیگرێ و نمایشەکات ڕەنگە ئەسڵەن هیچ کێشەیەکی نەبێ و زۆر ڕاستەکەەوە ئەوان دیوێکی ترە تۆ بێ ئاگای لەوەی کە لە سوچێکە کابرا لە مزگەوتێکە ئەپارێتەوە لەخوا و گریان و لاڵانەوەیکی هەیە ئەو بابەتێکی ترە بەڵام لە خۆی پرسیارێ بکە بزانێ خەریکی نمایشیانە توخوا ئەگەر کەس نەتبینەیەکەی کەس چپڵە بووە لێ نەدا درێژە ئەدەی ماندوو نابی ژێ وەرزشکارێەوە هەموو ڕۆژێ چوو بە شاخ وەرزشێک ڕوو ئاهاتەوە ئەچوو لێ هاتوو بوو کاورایەکی دراوسیانتی بەخوامە لە وەرزشکرد نەخ کوڕە گوناحە فەقیرەوتی خو عەزیەتی ناکەم ئەی چۆن لەوەوتی تۆ چاوی لێکەڕۆ ڕۆژێ چوو پێڵاوی ببرد ڕۆژێ دەستخۆشی لێکرد ڕۆژێ ئاوی فێنگی پێدا هەموو ڕۆژێ چوو لە مۆلا وەرزشوانەکە وایە لاتوە چوو وەرزشی بزانم کابرا هەزیان نییە دوای ماوەیەک کابرای تروتی من ناچم ڕوانیان وەرزشوانەکە تێت و کابرانیە بێتاقەتەوە ئەچواتەوە بۆ ماڵ و خاو بوو تیانەوە بۆ وەرزش ناکەوتی وەرزش بۆ کێ بکەی لەوە بەر وەرزشی بۆ خۆیە کرد لە مەولا چوون گرەیدا بە دراوسەکانەوتی تر وەرزش بۆ کێ بکەی لایک نەما کۆمنت نەما وەرزش بۆ کێ ڕێگویستمەوە بڵم ڕێک ئێساش ئەوەیە یانیەوەی کە ئێمە با بزانین دوو بەشی وجودمان هەیە بەشەکان زۆرن ئێمە من ئەگەر خودەکانی مرۆڤ وێژم ڕەنگە نەتوانم هەر تەواویکەم وەێ با خودێکی تری مرۆڤ وێژم خودی کۆمەڵایەتی مرۆڤ ئێمە نمایش بۆ چیەکەین بۆ ئەو خەڵکە بەو نمایشە من بناسن من نمایشی بەخشەندگیەکەم تا خەڵک بێژن بەخشەندەس من نمایشی خوێنەواریەکەم تا خەڵک متمانم پێ بکەن خوێنەوارن من قوتعەیە کەدەم لەسەر ئیدارەکەم ئەنووسم دکتۆری پرۆفسۆری فلان بۆەوەی ئەو خەڵکە ئیشیان بوو بێن بۆ لای من نەچن بۆ لای یەکێکی تر بەم نمایشانە کەسایەتێک لە خۆم ئەخەمە بەرچاوی خەڵک ئەو کەسایەتی خەمە بەرچاوی خەڵک نانی پێ خۆم جێگەی پێپیاکەم ئیشی پێپیاکەم ڕەنگە درۆ بێ ڕەنگە ڕاستبی گرنگ ئەوەیە ئەو کەسایەتێ لەولا ڕۆحیەتی من ئارام بکاتەوە گەر نە ئارامی بکاتەوە یەکەم کەسێکە ئازارم پێگەیاندە خۆم و وەکو مامۆساوتی کابرا نوێژە خوێنێ و نمایشی نوێژ خوێندن و ئیمانداریەکە و دەست نوێژی چی نیە و ئەسا ئەهلی نوێژیش نییە ئەوەڵ درۆی بەخۆی کردی دوم درۆی بە خەڵک کرە سێم درۆی بەخوا کردێ ئەگەر ئەبیوتە نوێژ ناخوێنم ڕاستێکی بەخۆی کرد و ڕاستێکی بە مردم کرد و ڕاستێکیش بەخوا ڕەنگە خواتەوە بۆی لێ قبول کرا ئیسا چۆنتەوە بۆ لێ قبول کرێت و ئەم سێ درۆ گەورەتە کردێ من خودێکە بۆ خەڵک نمایشی ئەەکەم بڕێکات ئازار بە خۆمەگەیەنێتەوە بۆ نمونە لە مەجلسێکا گشتمان یارمەتی خەڵکەکەین من 10,000 داناوە بەڵامیەوە بە 50,000 دەست پێکرد من ئیتر ئێستا ئەبێت خودێک لە خۆم نمایش بکەم کە لە خودە واقعیەکەم زۆر گەورەترە منیش 50,000 دەم وڵا کابراوە خێر و پێکرە 200,000 دەستکەوتێکێ 50مان پێدا ئێوە زۆر مرتاحن و خۆشحاڵن یارمەتی هەژارێکتان من چوو مەسۆ لە ماڵان نەخۆشم 40,000 گیانم گلەکە بۆ 40,000 گیانم گلەکە چون من خودی نمایشیم 40,000 لێسەندم خودە واقعیەکەم حاضر و دەبدا چل زیادەم داوە چون گەرەکم و نمایش بکەم بۆیە ئەوانە نمایشەکەن ئەم پرسیارە لە خۆیان بکەن ئەگەر خەڵک نەوێت ئەگەر لایک نمێنێت ئەگەر چەپڵە نمێنێت ئەگەر کامێرا نمێنێت ئەگەر بینەر نمێنێت من هەر ئەمەم ئەگەر هەر ئەمەی پیرۆز بێ ئەگەر ئەمەنی تۆ درۆزنێکی خەریکی بەخۆت درۆکەی جوانە وەڵامی پرسیارەکەم بەرەوە ئەو پیاوەی کە ئەچێ بۆ حەج و ڕسمێکە گرێ و ئێساوای لاتوە ینی بووە بە سروتێکی تری حەج و عەمرە تۆ کە لەگەڵ گەیشتی تاوێ بێ ڕسمێ لەوێ بگری ئەم ڕسمە خزمەتی دینەکە کات خزمەتی عەقیدە و ئیمانەکە کات خزمەتی ناو و ڕۆحەکات یان شتێکە پێچی لە ناو ڕیا و خۆ نمایشکردنە من لەوانەیە نازانم بزەبت دەم لە هەدەفی جوابەکەی جەنابەت من بۆ ئەوەی نەبینە هەوڵ بە لی بە ئەزانی بۆ مەبەستم چییە مەبەستی من هەدەفێکی ترە
لەوچە جەنابتیش هەدەفێکی تر بێت ومێ دەکەم بە هەردووکمانەوە بتوانین باش. پامەکە بگەین ئەوەی من باش. ئەو لایەنەی من ئەمەوێ منۆکو کەسێکی بانخواز حەزم لێ نییە سلێرە وەکو کەسێکی شایەکان بڵێم ها عیباتەکانتان قبول نیە بۆ ڕاستمەگرن یعنی ئەنجامی قسەکەم ئەوە نەبێ باش باش کە بڵێم تێگەم من مەبەستێکی پامێکی دوورترمەیە حەزەکەم ئێمە بۆکو سەرمەشقێک شێخی سعدی لە کتێبی گوڵستانە ڕووداوێک ئەگەڕێتەوە فەرمێ شەوێکیان لە خزمەتی باوکمە هەڵسیان بۆ شەونێش بۆ عیبادەت باش ئەڵێ باوکم دەستنوێژی گرموش دەستنوێژم گرێکمان شەونێشکەین ئاوە لە دەلاقەی ماڵە سەرێکی دەرەوەم کرد سێرەکەم هەرچی چرایە کوژیاتۆ وایە قوربان جەنابی دکتۆر لە من باشتر لە وازانێ ئەڵێ سێرەکەم گشتی خەوتی ئەڵێ وتم ئەح بابام گشتە کەلاکە تۆپیۆ بزان یەکێکی هەیە لەم کاتاڵسە عیبادەت بۆ خوا بکە ئەڵێ باوکم فەرمی کوڕم خزگە تۆش بخەوتایە و باسی خەڵکی نەکردایە ئێمە بۆ خوازیین حەقی لە خەڵک نێ حەزەکەم ئەم پەیامم بگات تێ بگەیمە بەستم چییە ژنۆک و بانخوازی حەزەکەم ئەم بابەتە بەڕاستی ئەوەی کەوا دڵم ڕاچەڵێکیا پێشتر هەر بەواقعی ئەمە بابەتێکی زۆر جددیە بابەتێک نییە من بێم شایەکانی کەم بێژمەوە بۆ ڕایەتی من نازانم وەڵی یەک کۆڵ قەلەقی شخستە دڵی منەوە ینی ڕاستە کاکە ڕاستە مەبەستێکم هەیە من مەبەستمەوەتانێ سەرنجام هیوا هەیە لە دنیا کەس نازانێ بۆ ڕایەتی لە قیامەت ئەوەکو حەدیسەکە خوا جایەکە مەلایکەتەکەش نەیزانیوە لە دنیا هەدەفەکەی من گەاندنی پەیامێکی وردە مێمە کاتی هاتین سەرەتای مانگی ڕەمەزان کە هاتین بۆ حەڵقەی یەکەمی ئەم بەرنامەیە دکتۆرخانی لەناو جا منەوە لەناو تابلێتەکەمە مەلەفێکم بەناویوە جیاکرێتەوە قسەیەکەکە قسەکانی فەلسفەیە گشتی ئەمسم دکتۆرخانی ئەم ڕۆوایوت لەناو سیارەکە کاتی هاتین بەرەو ئێرە دکتۆرخانی فەرمایشتێکی فەرمی برا جەماعەت بایۆش گوێتان لە نیەتی دڵمیە خوایە خۆتە زانیم بۆ ئەم بەرنامەچین گەرەکمانە کۆمەلگا بەرەو چاک بووین وڵی تەسکیرەیە زۆر باش بوو بۆ من ڕاست وامی لێ کرد کە لەگەڵ خوا قسە بکەم بژم خوای لێمان وەربگرە نیەتێکی باشمانە بێ بەڕاستی عیبادەتکردن بۆ غێری خوای گەورە مهرەبان شتێکە ئەوەندە قێزەونە مرۆڤ تەسەوری ناکەم من حەزەکەم لە ڕووداوێکە بۆتان دەربخەم کابرایەک باسی عیبادەتی خۆیەکە ئەڵێ ڕۆژێکیان شەوێکیان بوو شەوێک درەنگێک بوو خەبەرم بووە حەزم کرد بچم بتم وڵی سەکاتی مناجاتە با بچم بۆ مزگەوت دەستنوێژێکم کرد چون بۆ مزگەوت بۆی لە ناو مزگەوت هات بزان شەیتان ڕێگە خۆشکاریەکە بۆەوەی تۆ عیبادەتەکەت بەتاڵ بێتەوە لە قیامەتە خوا لای دەبێژێ لێت وەرناگرم قورئان خوێنی بەدەم و چاوە بتخاتە ناو ئاگری دۆزەخۆ ئەڵێ ڕۆژێکیان شەوێکیان هەڵسیام چوون بۆ شەونێژ بۆ ناو مزگەوت ئەڵێ لە ناو مزگەوت تا بووم دەستم کرا نوێژکردن ئەڵێ لە ناو مزگەوتەکە لە پشتمۆ گوێم لە تەقەتەقێ بوو ئەڵێ هەستم کرد زەلامی هاتە ژوورۆ ئەڵێ یەکسەر لە ناوی دڵما هەستم بەخۆشیە کرد کە کەسێ دێ لەم کاتا من ئەبینێت خەریکی عیبادەتم بەتەنیا هەڵسیام قورئانەکەمەوە باشتر تەقەتەقیە هات دەستی هاتوتمەوە خەریکە دەستنوێژە گرەیسە بێت من ببینی ئەڵێ نوێژەکەم درێژ کردەوە سوژدەکەم درێژ کردەوە قورئان مەخوێن کەم ئەگریام ئەڵێ نوێژەکەم زۆر درێ ئەڵێ سەلامم دا ئەمڕۆ وتراوە ئەڵێ نوێژەکەم درێژ کرد ئەڵێ سەلامم دایەوە و ئاوەڕم داوە ئەڵێ سەرەکەم سەگێک هاتوتە ناو مزگەوتەکە هەرچی ئیشم گرکەوتە بیرم هەرچی ئیشە بۆ سەگە کردومە بۆ خوانم کرد ئەم شەوە شەیتان کەسێکی نار بۆ ئەوەی نیەتی من بگۆڕێ ئایسە چەندێ قێزەونە عیبادەت بۆ غێری خوا والله هەر کەسێک لە ناخی دڵە من نازانم کێ بۆ خوایکەوە کێ ڕەسم بۆ خواگرێ مەلایکەت نازانێ مەلایکە نازانێ واللهی عیبادەتکردن ئەو پشکین تێ بکەیت زۆر لەوە قێزەوەنترە کە بۆ سەگێ بیکەیت چکە ئەسڵ سەگەکە بێ نازانێ بەس لە ڕۆژی قیامەتە چ ناشرینە بانگت بکەن قورئان خوێن حەج ئەی کەسێک چووی بۆ حەج بۆ ماڵی خوا ماڵت بەجێ هێشتووە هەفتەیەک دە ڕۆژ 15 ڕۆژ مانگێک ماڵت بەجێ هێشتووە پارەت بەجێ هێشتووە تجارت بەجێ هێشتووە لە ڕۆژی قیامەتە بانگکەن بڵن نەمانگەرەکە هیچ قیمەتی نەبووی شەکەت بڕۆ دواوە ئەمە جێ هەڵوێستەیە ئەمە جێی قڕ بە سەراکردنە کەی جێ ئەوەیە من بێم نازام هیچ جێی شایەکامینە من نازام ئەم بابەتە باسەکرێت دڵم زۆر ڕاچەڵک لەوانەیە لە گەنجیا شتێک بووە تێی نەگەیشت بین بەس ئێستا لەم تەمەنی بە وشیاریەوە لە ناویایت و لی تێگەیت ڕاستە بەڕاستی زۆر مەترسیدارە بەڕاستی من هەر ئەوەندە ئامۆژگاریم بۆ برایان و خوشکانمەوەتانێ یعنی کە خوای گەورە میهرەبان ئێوەی تاقی نەکردوێتەوە بە ئەم قاڵبە خۆتانی تێمەکەن بە قورئان زۆر خەتەرە بە قورئان سۆشیال میدیا زۆر خەتەرە خەڵکانێک کە شیاوی دەرکەوتنین خۆیانی تا دەرەخەن باشە دکتۆر ئەتوانی بڵێ سۆشیال میدیا بێتە هۆکارێک بۆی کە پێ بخەیتە ناو ئەم زۆر خەتەرە زۆر من بۆ فەیسبوکم هەر داخست تەواو ئیسە هیچ سۆشیال میدیای بەکار نیانم ئەو پەیجە
پیجێکمانەیە وتارەکان بڵاوکەێت و کەسێک ئەدمینێت وازم لە فەیسبوک و وەسایل گشتی هێناوە بە هیچ جۆرێک نەقسەی تیاکەم نەهیچ نەک لە بەرەوە کەسێکم ئەو ئێمە دەرکەوتمانەر هەیە بەس هەر بەڕاستی سوۆسیال میدیا نازانم زۆر وەسیلەیە خراپ. دکتۆر قال لك سباس كاك دارون ئەو هەر هەمان پرسیار ئەو نمایشەی بە تایبەت لە حەج ئەکرێ. نعم موضوعنا موضوعي حاج ثانية يعني ما باش. همو رنجي باش. اقتصادك يعني باش. برقو باش. همو رنجي عبادتك كذا موضوعي باش. حجي هي موضوعي صدقة هي باش يعني باش 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 من هرج خلافي من القل ما مستجاسمي مطلقنينا ومن تاني بجورة كدي قصدك سيداي جاسم برنجي وعزي برنجي روحاني برنجي إخلاصة قصكر من لتكنيكي قصدك مش قصد ما هو حسب كل بدول هي قصيدة تمام بكن يعني من القوري فقهي يعني عم بيجي تكنيكية قانونية من قصة بكم هركز دزاني او موضوعي السوشيال ميديا كاتي بيغمبر عليه الصلاه والسلام بو او يكا من ناتوان بوتا اياتك يان حديثك بيغمبر عليه الصلاه والسلام بينم بحثي ولا تيك توك بكم فيسبوك بكم يان اكس بكم يان انستغرام بكم ما ولا النيه تشتيقوا هيا موضوع قريدايا فقهاء شون تشتيقوا جياني بيغمبر عليه الصلاه والسلام رودانا يان جياني صحابي بيغمبر عليه الصلاه والسلام رودانا او موضوعات ذكارن تطبيقي بكن لسر او واقعي هذا جديد جو أمره إنسانية بدر باص دبي يعني سيداي جاسم جو من هر سوشيال ميديا لا ضايع أو اختياري سيداي جاسم لكن حقا جيان حمي أمره سر سوشيال ميديا يا خلق هر نما التلفزيون ما يزادك هر خلق نما أو موضوع بكارت يعني هر جياني وانا أخبار ده معلومات ده حتى موضوعي جراندني معلوماتي علمي بحثي ديكن جوجل قالك باش إيمايا أمره سوشيال ميديا بهتر كاري تاني بو أو يكا علمائي ما بحثي نيتكن فقهاء وقت يقول بحث أو بابدكن بحثي نيتكن أجر نيتي إنسانك عمره بصدقة بحج بلميجك بدرخص السوشيال ميديا مقصد نيتي وينا بو خلق به يكسر أو قولي علماء جهة اتفاقية أو عبادتك غلطة أو عبادتك ندرسة أو عبادتك نهت قبول كرن سبب جبرقو بيخمبر عليه الصلاة والسلام قلت موضوع رياء شرع عملي إنسان إحباطي ديكي فما دام رياء نيتة الرياء أبو خلقه أو عمليته ندرسته آية وقتيقو عمليته نبو رياء به قسمي دي دواج علماء دي بيجن اگر غايت بشهنازي او كرم ونعمتي خواي قورة دايما من امرو خواي قورة آلي كاري منك نعمتك دائما من شم عمره من رسمي دقرم من شهناز دبم او نعمتي خدي تعالى دي بي اواد درسته دليلي وانا تشيا دي بي آياتي قرآن بيروز او فأما بنعمة ربك فحدث او نعمتي خدي تعالى داناتا بدا ديار كرن واخواي قورة آلي كاريا من كريا من هاتما عمره بشتي او عمر او تمن او امكانات احتمالا من جارة كدين ناتوان مورم خواي قورة آلي كاري من كريا نيتي وي او اعتماد جيدي كان سر حديثك يجنا حديثك نصك صحابية بيغمبر عليه الصلاة والسلام عبد الله كوري مسعود عبد الله كوري مسعود روايتي هي دناف جماعة دناف خلقته سوشيال ميديا أو زمانه يعني دناف جماعة هذا بو خلقه دي بيجي من تركي قيام الليل نكرية جدما قو بيغمبر عليه الصلاة والسلام قوتيا شياري بن قيام الليل بكن فإنه دأب الصالحين من قبلكم من أو كاتفة هر قيام الليل ديكم بأوا إثباتك دليلك بو خاطري قو شهنازي بنعمة إخواي قوردك ينجي نقطة كدي ديار كن ولا بو خاطري تشجيعي خلق يعني ما او موضوعات ديار ديك السوشيال ميديا بو خاطري تشجيعي خلبكن بو خاطري او عبادته قسمك علماء بيجي او درسته قسم جديد بهر او حمونا درسته اصل عبادة او خفاء به وما ترسيها يا دركتني او وينا لسا السوشيال ميديا نيتي انسان خراب يعني لا عين تام وك او قصي او نقطة او يعني او مثال ونمونه يقول دكتور خاني اني جامير دركتبو ورزش كربو بو خاطري صحتي خو بو سلامتي خو داوي ده هات والله كسني نبو كيسر ورزش بكم باشا لسه يعني لسه تيروانين قولي دوانيان ريبيدراو نییە نمایش وە نییە یەک دانیان ڕێپێدراوە ئەویش بیکەی بە شانازیەک ئەوشێکی وەک عەبدوڵای کوڕی مەسعود ئەبێ مستەوای تەقوای گەیشت بێتە عەبدوڵای کوڕی مەسعود لە ڕیا پارێزراو بێ کەسەکە ئەگینا ئەخ بەس دکتۆر دیوێکی تریشی هەیە ڕەنگە وەکو گەشتێکیش مەسەلەن مسلمان هەیە ئەمەنە دینەکەی لە ناخ و لە ڕۆحیەتی بەڵام ژیرفانی نایهێنێ ئەمرێ بکات کۆ بۆ دیوەش هات و عەزیەتی دڵی ڕەنگە ئەوانەش بی وە نییە یعنی لە هەموو ڕۆکەوە ئەم نمایشە
تەواو نییە زۆر ناشرینە زۆر یعنی یەک ڕێگە هەیە بۆ كاك درون يعني أو موضوع بابتك فقهية دجبيلي بابتي موضوعي جو سيدا جاسم بحسيك الروحي وشاو أو موضوعك فردية هر إنسان جرك أو رنجا فكر بك وهزر بك ليش بلي أو موضوعي تكنيكي موضوعك فكرية إنسانية جرك هر ميزانة شن ايجابي وسلبي باندورك تاثير ديك المجتمع قسمك يو بيجي ولا موادك بو خاطر تشجيعي خلبك اري قسمك دي هي الدليويت الصوتي امكاني وينانيه بيغومان ونيا تۆ ئەگەر ئاوا پێیەکە بخەیتە دینە وەکو کوڕەمەلایە وەکو دەروون ناسێکنا تۆ ئەڵی چی لەم بارەیەوە چکە ئێستا بۆ بەباڵمانێک ناژی خۆم هیچارەوە ئاوا هیچ هەمومان مسلمانی تۆ وەکو مسلمانەکە نا بەڵام وەکو کوڕەمەلایەکی ژیانی تۆ ئەڵی چی ینی ئێستا سێ ڕاهەبوو دکتۆر زۆر جوان باسی کرد دوان لەو ڕایانە ڕەفزە یەک دانیان ئەگەر بیکەی بەجێ شانازی ئەویش بەس خوازانێ تۆ ڕاستە کردو یا ناڕاستە کردووە حتا وەکو مامۆستا جاسم باسی کرد مەلایکەتیش نازانێ تۆ ئەڵی چی من ئەبێت لە دوو ڕەهەندا جواب بدەمەوە لەبەرە بە یەک چ ڕوون بکەین و یەک من گەرەکمە خۆم پەروەردە بکەم یا گەرەکمە خەڵک پەروەردە بکەم عیبادەت بۆ پەروەردەی خۆتە چون لەبەرە تا خۆ نەسازی چۆن بتانی حەق الناس و ئەو شتانە ڕایەت بکەیت لە بەشی خۆ پەروەردەکردنەکە ئەبێ سێ خەڵ بەرچاو بکەین من هاندەرم چییە باشە چاودێرم کێیە و بەرهەم لە کوێوە دەسەکەوێت ئەبێ هاندەر ناوەکی بێت یعنی تۆ لە ناوە بۆ پەیوەندی لەگەڵ خوداکەتە ئەگەر زانستە لەگەڵ مامۆستاکەتە ئەگەر لێهاتوویە لەگەڵ بابەتەکەتە ئەبێ لە خۆتۆ دەست پێ بکەی هاندەرەکە بێ ناوەکی بێت کە بوو بە نمایش خەتەری هاندەرەکە بێتە دەرەکی من ناژم سەدا سەتەوێتە دەرەکی چون خەتەری هەبێتە دەرەکی وەکی وەرزشکارەکەی لێت ئەگەر خەڵک نەماجێ تێڵی بە بۆنەی هاندەری ناوەکیوە نمایش کاریگەری هە لەسەرەوە هاندەر لە ناو بێرێتە دەر ئەمە لەرا منش ڕەفسیەکەم دووهەم کۆنتترۆل کێیکە من ئێستا خۆم کۆنتترۆلەکەم وەلێ وەختێکانە هاندەری هین بابەتەکە بوو بە نمایش چاولێکەر و کەسی دەرەکی کۆنتترۆلی منەگرێتە دەست ئەو وەختی تر شانازی لە دەستی منانە وەختێکانە لایک تەکەن گەرمەبی وەختێ لایک ناکەن سار دەبیت و وەختێ چەپڵە بۆ لێدەن هەڵقنی وەختێ چەپلە بۆ لێ نادەن پاڵە دەیت و وەک وەرزشوانە لێت یەسێنن بۆیە یەک هاندەری عیبادەتی بێنمایش ناژم ئەوشمکانی ڕیاوێ وەلێ ئیتر کەس نوێ بوو بینێ بۆ کێ ڕیایەکەی هاندەری ناوەکی وەختێک کەس نییە کۆنتترۆلی ناوەکی وەختێک کەس نییە مرۆڤێک هاندەری لە ناوێ و کۆنتترۆلی لە ناوێ ئیتر خودفەرمانە خۆڕاگرە لێ هاتووە ناترسێت ئەمە خەڵک گرنگەکانیەسی ئەو وەختە ئەم خۆڕاگری و خۆفەرمانیە بەرهەمەکەی لە کوێبینی لە کەسایەتی خۆتابینی ئەی ئەگەر هاندەر بووە دەرەکی و کۆنتترۆل بووە دەرەکی تۆ بۆ ئەوان هەڵەقنی ئەبی بە بووکەڵەیەک ئەو وەختە لێکەوتەکەی لە خۆتا بینی گمبووی نازانی خۆتی یا ئەوانی نازانی بۆ خۆتە خۆی یا بۆ خەڵک نازانی بۆ خۆتە خوێنی تۆ یا بۆ خەڵک بۆ خۆت ئەمرۆ کردو یا بۆ خەڵک بۆیە ئالێرا منێژم لە بەشی شەخصیە پێویست بە نمایش نییە ئەی لە بەخشێکەوە گەرەکتە خەڵک پەروەردە بکەی مامۆستایەکی زانکۆی دەورەی کۆرۆناس باشترین شێوەی تەدریب هەیە مامۆستاکانی تر ناتوان تەلەبەکان فێرکەن تۆ ئەگەر وێنەی خۆی بگریت و شێوە تەدریبەکە بێژێ مامۆستایان چە فێرە بنەتوان تەلەبەکان فێر بکەن باسی عیبادەت نییە باسی پەروەردەست چون نابێن نمایش بە سەدا سەد ڕەفز بکەین ئێمە ئائیسا هەزاران گەنجمانە هەزاران دێهاتووی فێر بووە نەچووە سەزانکۆ لە ماڵەوە هەزاران ژنە فێری قورعان و تەجوید خوێندن بووە بێ ئەوەی مامۆستایەکی بووە لە ڕێگەی مامۆستایەکی ترۆ کە شێوە تەدریسەکانی خۆی پێشکەش کردوێ بۆیە ناتوانین شێوەی نمایش باش وێنەکەی حەج و ئەمرە بۆکەرەوە بە تهدیدی و بیکەین بە دوا قسە ئەو وێنەیە خۆتۆ ئەمە مامۆسایەک نییە بڵێ وەڵام من لە ئەمرەم و ئەمە سروتەکانێتی وام پێ بکەن و پربان من خۆم حەج و ئەمرەم کرد باش خستای سابینیوێتی ئێستاش لای تۆ ێژمی جارێک تیش لە بەرنامە پێویست ێژمی وەلێ کابرا وتی پێم حاجی وتم حاجی باوکت وتی بۆ قینەتێ وتم نەوەڵاخ و خراپ نییە ئەر خراپ نیە تۆ بۆ قینەتی من تا سەرباز بم سەربازم هاتم و ماڵی تر سەرباز نیم تا سافر سیارە لێ خوڕم سایقم داوەزی میتر سایق نیم قەینا کەسێک حەز بکا پێی بێژی حاجی بیرەوەریەکان بخەیتەوە بیری و خۆ بۆی خەیتە بیری مردم خەڵک بە تۆی بێژێ پیرۆز بێ قەینا تۆ خۆ بۆ بە خەڵکێژی بێژە پێم پیرۆز بێت بۆ وێنەکانە بڵاوەکەیتەوە بۆ قسەکە ئەگەر گەرەکردنیە نمایش بکەیت با من وەکو ئەو چیرۆکە مامۆساوتی چیرۆکێکم وا لە لاو ڕاستیە و خۆم شایەت
گوندێک چۆڵ بوو تەنیا مزگەوتەکەی ماوە ماڵێک ماڵەکە بانەکەی خۆیەتلان مزگەوتەکەی چێتلان من چوومە مزگەوتەکە پیاوێک نوێژیە خوێند وتیان وتم بزانم ڕاستەیانە لەسەرم جانمازە نوێژیە خوێند ئاتەسە 20 دانەیەک جانمازی تیا بوو دانە بەدانە لەسەر جانمازەکان نوێژی خوۆن جانماز ینی بەرماڵ دانەدانە لەسەر بەرماڵەکان نوێژی دەزانی فارسیە هەولێرێڵەن دوو گورد نوێژێ کرد پرسییم لێ وتم بۆچی وتی بەخواژم با غەریبی نەکەن ئەوسا گشت کەسێ لە بانیم جانمازانە نوێژی خوێندێ ئێستا کەس نییە منش یەک نەفرمێژم بام جانمازانە غەریبی نەکەم من نازانم نمایشی کرد یا ڕاستی کرد وەلە لەو گوندا کەس نییە ئەو بینێ لە بانی جانمازەکان نوێژە خوێنێ من بە سوتفە چووم تماشای بکەم وەختێ ئاوای نەسە ئەگەر من بێم وێنەی ئەم کەسە بگرم یا بەحسی بکەم ئەچواتە سۆشیال میدیا من خراپەکەم یا باشەکەم نازانم بۆیە ئەتوانم ناوی گوندەکەش بێژم ێژم بانەوێتە ڕیا ناوی گوندەکە نایژم وا لە دەڤەری جوانڕوا من مامۆستا بووم لە یەکی لە دێهاتەکان ناچووم سەردانی وێنەمە کرد بیستوم و من بەڕاستی ێژم ئەگەر تۆ بۆ ئەوە نمایش ئەەکەی ئیتر ئێستایەوە چوزان من بەیانی چیم خوارد خۆم ئەزانم ئەگەر بەڕاستی ئەم پرسیارە میشە لە خۆ بکە خەڵک نەبێت چەپڵە نەبێت نمایش نەبێت تۆمار نەکرێت کەس نەیبینێ هەرەیکەی پیرۆزبیت هەمان قسەی دکتۆرەکەم لایک و کۆمنت نەبێ و کۆبوونەوەی خەڵک نەبێلێت و دەستخۆشیەکان نەبێ و ئەوە نەبێ بە خەڵک بڵێ بەیانی پێ بڵێن حاجی پێم وا بێ وتنی حاجیش زۆر بنەمایەکی ئاینی نییە مەسەرەن کێچێکە چێ بۆ حەجوانە کۆمەڵایەتی ینی توانی تۆ بچی بۆ حەج و پێش نەڵێن حاجی وەنیە لێ خەڵک حەزەکەن پێتی بێژن تۆش من ئێژم نەیسڕینەوە باش ئەگەر لایک و کۆمنتەکە نەبێ و خەڵکەکە چەپڵە و بۆ لێ نەیە ویستێکە نەبێت کە بە خەڵک بڵێ ئەوە من چۆم بۆ حەجویتر لەم و دواسیقەم پێ بکە و ڕاییتیان نەبێ پیرۆزەبێ خواحافیز دەستان خۆش